تەنیایی بەس بۆ خودای گەورە باشە قەیوانیە؟ باوایە بێ خوشک و برا ژیان خۆش نییە بەوتن مێشکی سرت بردوومە و جارە بۆم دەنووسی؟ بەڵێ. بڕوو خێتەنیایی بەڵێ بۆ ماڵی ئاوەدان وەڵا زیقەزیقی خۆت غارەغاری خۆت بێحاری خۆت کەمە بیکەین بەڕەو زەبۆت؟ ئەرێ وەڵادایە زۆر خۆشە ئێرە. کوڕوز بە زانم چی دیکە نووسیوە بژی بۆ ماڵی مامشاهین خاوەنی دە مناڵن نەخێر بۆ ماڵی مامە بۆ ماڵی بابە سعدی کاک شاهینی جیرانمان کوڕم لە ترسی زیرە زیری منداڵان خۆ نایەتەوە ماڵە بخەوێ لە پارک دەخەوێ دایکە بۆ خۆی پێخۆشە بۆیە لە پارکی دەخەوێ. بۆ خۆی چی پێخۆشە ناڵە لە ترسی منداڵان ناوێرە بێتەوە ماڵێ بەسە 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 تکایە خوشک و برام دەوێت ئەتوش بەسە 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 تکایە زۆری مەڵێ دایکە دایکە توخوانە دایکە مادبوونەکە بەسیڕە دەچێ دایکە دایکە توخوانە دایکە دایکە توخوا دایکە دەتوخوا. ڕەشید بەبێ ئەو قەرزە نێوە دوکانی بابەوە 6 مانگە و پارەی لەکنا ئەو خۆی ڕەشید خواحافیز ڕەشید سەرچە خواحافیز. سلام علیکم. سلام کاسەدی سۆدی باسی کاکە ئەو چ دەبی؟ پێشە بابەوە چ دەکەی لێرە تو؟ ئەوە چ دەکە لەکرد تو؟ کاکەم سیاق تەکسیمە لە جادەی دەڕۆیشتم ئەوەش دەستی لە من ڕاگرت گوتی بمگەینەوە ماڵ وەڵام منش سوارم کرد هینا مێرە لا حول ولا قوة إلا بالله كل تساوك ما تقول له هنا إيلا گوتی بمنێرەوە ماڵ كل بقول عنه تقول الشتري إيلا ما علي عنده كان کاکە من لۆ شێتم ئەو بە منی گوتیە بمینەوە ماڵ منیش هینامە ئێرانە إيه كل إيلا دكاني قماش أخو إيلا مارنية أتي إيلا بالتعديلي تيجيشتي إيلا بالسيداوي تيجيشتي كاتشمن استابالس تاسر الدمنيا أو الببو مالي ناوەڵا پارێت سار سرم مەدێ پارێک سرم دێت تووشە و شێتەمەکە نیسا سێتەوە ئەوە. كاك بابو سلام علیکم. كل تو نرسو مالي ها كاكا بيشان ما تعملش لي رجال خوشية تكي خوش كباب خوش ادي دبر مني مالي بدي ناسم ادي تتكلك كاكا من نیسا ماڵ گەورە ئەەکەم پالە پەیاکەم ئەموێ ئیسکەم لای تۆ لا حول ولا قوة إلا بالله قماش كل كاشي من الواز لبنان مصد إيشم هيا من ئیشە زانم قماشە فرۆشم ئەم ناوە بانکم قماش ئەو حەریر مەتری جوملە 500 دینار ئەوە 1000 ئەمانە 750. كل بالشرف من الرشيد يا قلت الرشيد بس على كاري فين هو إيه باشا قيدينا إن شاء الله إني حفتك ولا لك من إشي بك یەک دقە کاک سعد. بس يك دقة جوز خويا زور شكر أولي مرة ألو الو سعدي بجدي لي وتورم لو يا هلا مطورة نيمة كل أنقول شيت تاكد مشيت ايه بيجاني برام موم وكي وقتي او قساني سعدي توش كل بيجني بلاد ولا دكانية كل شيت تشبر الله تاكد يا تخوا براسي لدوكانا كل علي والله لدكانية استاكنية بدلي فليلو تاندني الموا سعدي ديتر قسي جوام كابو بيجان بيتزا بدليفري بينيري توا لا حول ولا قوة إلا بالله باش استديني الموا استا بقوم دي الموا دباشا دي خوا حافظ حافظ النبي کاسەدی لاسۆ كل هو نواسو كل دكاني قماشة دي قماشة كان هم عدم كان سورة كل هم الطاقة أيوة خويا زور شكر توش تسبون سلام علیکم کاسەد. لا حول ولا قوة إلا بالله بەخێر بێنێ. ئێستا هەندێکی مێ کوڕم بە عاقلی و خولێر و کانە دانیشە ئەو هەنی سعاتێک ئیشم تەواو بیدەدەمەوە ماڵێ باشە باش نیشە بەس بێدەن بە کوڕم نا باش
تۆش قسە نەکەی بەخێر بێ قایس عەلی هات ئەوتە نا من کاک سعدیە کاک سعدیە چ بوو؟ کاک سعدیە وتە لە دواتەوەی کاک سعدی چ بەقوربانم ئەوتە کاک سعدی منی کاک سعدیە نا بەقوربانە دەبم هەولیمت وەسە مەسئولێ لەبان سەرتە کاک سعدی ڕاوەستە سەرنشتە کورا ڕاوەستە کورا ڕاوەستە ئەوە کۆش کورا ئەو شەکر ئەوتە کاک سعدی کورا